درباره و مجاره کو مشارکه گرنگه جوینا سروک بارزانی دیگل انجمن انجمنیا کل سوریه گلک مشاره گرنگیان پیوندیدار به روژه و یان بجن بنافچه تایبت چاره نویسا روشاوای کردستانه دیگو تو بیشه که دیگل برس فیصل یوسف پیودار جوات انجمنیا کل سوریه انا کسی کین برس کاک فیصل تو بخیرات نخیر تو بجدار بودی جوینه دا سروک بارزانی چشوارا گوت سروک بارزانی هر وقتی یعنی پیشوازی آمه کرد وەک پشتگرتنێکی ji miletê Kurd li Hundirê Sûriya re ji encûmena niştimanî Kurdî re ji miletê Sûrî guhdarî li me kir yanî êş û derdên me wek miletê Kurd li Hundirê Sûriya û miletê Sûrî timanî me jê re yanî tiştê heyî li cem me got astangayiyê got îro têne serê miletê Kurd çi aborî çi siyasî çi tiştê heyî guhdarî kir yanî guhdariyek dirêj kir tiştê got me jê re got سر تشتيقو أمجي تيشهن هندرو دا روجاواي كردستان دا يانجي سرانسري سوريا پشگرتنا خدا نشاندان وك هر وقتي انه ايما ام پشگرتي رب چار سر يك سياسي گود هندروي سوريا دا ببي ملتي كرد د هندروي سوريا دا جي ببي شريكك وك بيكاتي دي تري د پاشروجي سوريا دا هر وقتي تكذيكر سر مسلكي تيكلي بپیکاتن دیتری دا بعربا را بسریان و آشوریا را بترکمان را بتمامی را تکلیه ما وانا خوش بن جبرگو امی هف بشی هف بن دولاب کیدا زور باشه کاک فیصل گلک جاران بحثا نه آرامیا روشاوای کردستان تیکرن بحثا ویکی تیکرن کو پاشا روشا کردان لروشاوای کردستان یا مشن لسوریه زلال نیه تفکرین و رامان و پیشبینی سروک بارزانی شبو پاشا روشا کردان لروشاوای کردستان لسوریه چی بو؟ هر وقتی یعنی جنابی وی تکزیل سر مسئله کهت که انو امشیار بین یعنی برجوان دن ای خلقی گو هید هندروی سوریا دا ای دولتی دروا و ای دیتری گو ام کاربن وک ملتی کرد ویا مثلا ام کاربن برجوان دی ملتی خواب چعب بگرن دائما و ام تکلدار بن بخلقی سوری را برجوان دی ما بخلقی سوری را ام وك ملتي كرجي الهندرو تشيغو ام كاربن برنجك جدي برنجك برا و ام كاربن يك هلوستا كردي شيبكن و ام كاربن برجوان دي ملتي كرد بباريزن لي هر وقتي مطر سينيوي هنا ابن آرامية وابن رحتية هندروي سوريا دا قوبوية جهك لفكتن تيدا شيبوية قلق دولة كتنيدا و ام شيار بن وابر جوان دا و تشتيغو جيبي بقدميني وقو جمرات ياركر زور باشه داخازين وچ بون وك انجمنا نشمانيا كرد وك بشك اوبسيونا سوريا جسرك بازاني يعني ما مجير دا خويا كرن يعني هبونا مد ناب اوبسيوني دا او ايروجي رنگي قو امتي دا برواني ناب اوبسيوني دا كن دستايا تفاوضي دا ناب ائتلافي دا اواقو ما في ملتي كرد بي ودوي بروانيت بردبي اموانا وك هفبندن بهفدوره دا خوازي مدوينا دا هر وقتي مجيره شرح كر وهر وقت يجي مسألة عفريني وبن بيكرني قد هندروي عفريني وجهدي تريد يجي مداخو ياكرين هر وقتي ما قو ام تكزيل سرت كن سر مسلك قو كاري مكارك اشتيانايا هر وقتي وقت بيجي الجمعي نجهي رازيبونيا او مسألة قو ايرو او تشتيقو انجمنان اجتماعي كردي ايرو بن بيكرين قو جالي كيفا جالي چكدارن بيدي ودبي لي هر وقت يجي دبيجي برجوان دي او نقول كاربن برا هل وسط كل فكرناك برا قو ملتي وبكيني هفدو بي تشتكي باش زور باشه تقول كو سرک بازانی تکزیل سر یک دنگیا گله کرد کریه سر ویکی کریه کو پاشا روشا گله کرد به پاراستن حول بدن کو پاشا روشا کرد باشتر ببیتن لروشاوای کردستانی ل دگوتو بیجان دا تشتک ناد گوتن بسا دیالوگا کردی جبو و چنده اف روشا کل روشاوای کردستانی همشن لسوریه دروز با جبو کردان ایترج دست نچه دست فکر یعنی جنابی چاودێریاوی هێ 2012 13 14 15 و هەر وەختیژی یعنی تشتێ کاری بوو بکێ گۆ لەفکردنەکێت نابێنا ئەنجومەنان نیشتیمانی کوردی و پێ دێدە و وێ تالی هەنێک پارتیە دیترێژی و چاودێریاوی کرد یعنی هەر وەختی ئەف مەسەلە دەبێژێ ئەو یەک هەلوەست لێ ئەڤنال باراویە ئەو لەفکردنەی گۆکردن و ئێگو ئیرۆژی بنگەهەکن وەختی گۆ مەو ئەمریکانە چاودێریەک ئەمریکاناژی ئەو تشتێ گۆ وی دەست پێکری ئەون بنگەهشدان وستانێ مەرە هەر وەختی دەبێژێ بەرجەوەندەی وەتکو دەبن
دویەک هەلوەستێ دەبن بەس هەلوەستێک برابێ گۆ نەیانی وەک بێ درۆژا و تێک هەرێ هەر وەختی تەکەزیە شتێک هەیەش بۆ vەیەکێوە کە سەرک بازانی تەکەس کریە بەرژەوەندی وال کو دەرێدا بن هەوڵش بووان بەرژەوەندیان دەن بەبستای بەرژەوەندیا گەلێ کوردە لە ڕۆژاوای کوردستانê یعنی ئەف دیالوکا کوردی لە هەفتەی گەیشتنی یەکگوتاری دپێناوا بەرژەوەندیا گەلێ کورد ئەنی تشتێک دە ئۆرتێدا هەیە جەنابێوی تەکەزیل سەرکرد یەک دڤێنادا تێکلیەمە و پەیوەندیەمەی گەلێک خۆش بە عەرەبارە هەبن ترکمانارە هەبن بە ئاشوریارە هەبن ئەڤ یەک ددۆ یعنی یەکیتی ئەمەد هەندروی ئەنجومەنێ دەگو ئەم پەف خۆش بن وەک پێک هاتێ ئەم 16 ڕێخستنەی سیاسی و پێکاتێک ئێزیدیان بە هەفتوورە و کەسێ سەربخۆ و جڤاکاسفیل یەکیتی ئەمە گەلە کێفا خۆژێرانی یادی ترێژی گۆ ئەم کار بن ئەو یەک هەلوەستە گۆبرا ئاواکری بێسەر بنگەهنا گۆ بەرجەوەندێ لە تێما تێدا هەبن و بە ئەوایەک ئاشتیانە گۆ کاربن غێری ولۆژی ئاریکاریە پرسگرێکی گۆ ئیرۆتێن ڕێگرتن پێشیا ینی ئەوا گۆ ڕێدەگرێل پێشیا ویزا سەر مەسلەی سووریا تمامی نە مەسلەی کووردە ئەو پرسگرێکی گۆ ملەت تێمەژێ تێشی گۆ تشتێژ مەبێ ئەمێوا مەسەلا چارەسەر زۆر باشە کاک فێسەل وە گوتو بێشکرینە گەل سەرک بازانی بەحسا پاشە ڕۆژا کوردان لە سووریای هاتیەکردن ئەگەر شتە بپرسم نەها پاشە ڕۆژا کوردان لە سووریا دچ ئازدایە یعنی تشتێک زەلال خویا دیکەتن هەنگ بە ئەمەلن بهێڤینە و ئیتر بێ بگەهن دڵخوازن خوا بگەهن ئارمانجن خوا یان تشتێک دوێ دەربارەیدا چنە خوازم تشتێکی ونزانە بن ینی و تەماشەوانن هێجا ئەم بەشێکن سووری ئەم کوردن ئەم پێکاتێک سەرەکەنە هەندروی سووریادا بژماری خوا و سەرعەرداخوا لە ئیرۆژی مەسەلامە تمام سووریا بەگرێدایە نە تەنێ مەسلەی کوردی نە دەڤەرەی کوردی تەنێ سەرانسەری سووریا بەهەفتوو چارەسەریە سیاسی دەندروی سووریا دەلگۆر بریاری ناودەوڵەتی 2254 داخوایانیا ژنێڤ یەک تمام هەفتووەیە دوێنێ دەژیانی ئەم بەشدارن دەستایە تەفاوت دەیدا یا گۆبریارات 2254 پێکری ئەم پێکهاتێ هەفتانەوە ئەنجومەن نیشتیمانی کوردی ئەستخوازم ئەس بێژم ینی ئیرۆ وەضعی سووری تمامی نەخۆشە نە مەسلەی اقتصادی نە مەسلەی سیاسی رێجیمێکی ئیرۆ هەیە ئەواگو خەلکی سووری لە هەم بەرابوون گۆ رێجیمێک دیموقراتی حتا ئیرۆ بەردەوامە لەگەلێک جەها ئیرۆ سووری لە هەر جەهەکی برنگێکیە لێ ئەمونێژی باوەرن خەباتە لە تێما و جهگرتی بێ ینی جهێگۆ ئەنجومەنان نیشتیمانی کوردی تێدا چ دەستایە تەفاوتێ بەیانە ڕیاد ددۆ داخویان یا ڕیاد فێسەل یعنی ئەو خەباتانها لە ڕۆژاوای کوردستانی دمەشە کارپێتێکردن ئەف سیاسەتانها لە ڕۆژاوای کوردستانی کارپێتێکردن یعنی جهێ قبولکردنیە لە جەم ئەنجومەنان نیشتیمانیە کورد لە سووریایە هەن بێ سیاست و بێ خەباتانها لەوە دەرێ دمەشە ینی ڕازینە ئێمە ینی ئەم وەک پروگرامامەی سیاسیە گۆلگۆروێ ئەم بکن ناو ئۆپۆزیسیۆنی دەر و دۆرە تشتێک وام بکن تشتێک وام پێ نەڕازی ئەو ڕەنگەی دەستهلاتا گۆ ئیرۆ پارتیەکێ چێکریە پێ دەوش ئالیکی بەتخوازی بریار تمام دەستێوێ دەبێ ئێمە مەدگۆش بۆ گۆ ئەم کار بن خەلک تمام دەنگێم لە تێ کورد نەبێژن ئالیکی تەنێ ئەم تمام بنوش بەرولۆژی ئەم لێ خۆت دەینن ئەو ئالیە دیتری حتانها نەکریە کەسێ ناودەوڵەتی بانگێل مەتکن دۆست بانگێل مەتکن جەنابێ سەرۆک چاودێریەت کێت بێژێ پشتگرتنایەک هەلوەستا کوردی حتانها ئالیە دیتری خۆ نەدایە بەر ئەم دبینن ئەوژی تەبلی ببن و دەبشواس کریارێ گۆ بنپێکردنی گۆت ئالی ئەنجومەنێ دەتکن دوێ قوناغا گۆ ئیرۆ سووریا تێرە دەرباس بێ ئەمێ کار بن بنگەهک خورتاییە بن کار ئانینا دیموقراتیەتی و مافی ملەتێ کورد پاشەڕۆژی سووریا زۆر باشە کاک فێسەل پرسا داویە ینی دیوان دەمێن داویێدا لە یەک ژناافچێن ڕۆژاوای کوردستانی تایبەت لە عەفرینێ لە جندورێسێ ینی هاوڵاتیان کورد گەلێک گلەیان دەکەن گازنا دەکەن دبژن غەدر ژمەتێکردن زولم ژمەتێکردن نەحەقی لە هەمبەرمەتێکردن کو ئەف ناوچە دبن دەستی ئۆپسیۆنێدانە ئۆپهنجی وەکە ئەنجومەنان نیشتیمانیە کورد بەشێکا سەرەکەنە ژێ ئۆپسیۆنێ وە چ کریەش بوو وان کوردان وێ چ بکەن و ئەف بابەتە چارەسەر کریە چارەسەر بەلکی مەسەلا چارەسەری ئەم هێزن سیاسینە لێ ئەسخوازم بێ تەکەزیە بکەم بەلکی مەهانە نینە تێکلیێمە بە کۆمیتەی لێکۆلینا ناودەوڵەتیرە یانشی بە دەوڵەتێ مەزنوەک ئەمریکان و ڕووسا و ئۆروپیا ئەلا ئەم دەنگی خەلکی عەفرینێ بن پێکردنێک گۆ چێت بن حتا ترکیە ئەو دەوڵەتا گۆ عەسکەرێ وێ دووردە مە دەنگی خۆگەهاندیەوانە ئەو ئاستانگاییە گۆتێنە سەرێم لە تێمە ئەمونۆ تەقدیرتکن گۆ ئەف مەسەلە دەنگێمە ئەم خورتایی دگهێنن و هەر وەختیژی سەر تێ ئەمێ کار بن سەر بسەکنن و ڕێل پێشایی بگرن و ئەمورۆ هێوینە ڕۆژێ تێ بهتر سەر بێ سەکناندن گۆ ئەو بنپێکردن سەر ملەتێمە گوهرانا دیموگرافی بێیان بنپێکردنی گۆ سەر ملەتێ کورد لە عەفرینێ عەفرین
بەشێک سەرەکەی جارێکی و دواژ هەرە من کوردی لە ڕۆژاوای کوردستان ئەمولۆ هێوینە ئەو دەنگوی نەسەکنی و ئەمێ بەردەوام بن و کارێمە تێکلیمەی پەیوەندیمەی ناو دەوڵەتی ناو ئۆپۆزیسیۆنێدا دە ئەتیلافێدا دەستایە تەفاوتێدا هەر وەختی سەرماسا دانوستان نایە و رەخنایە و ئەم دەنگی خودکێ زۆر باشە کاکفەز هەرچەندە مەگوت پرسا داویە لێ بلا پرسەکە دیکەژ بکەم ئەگەر کورتی بەرسوان بدەیت ئەنی گەلێک جار چاودێرێن سیاسی هەنێک جار سیاسیشی دەبێژن ئەوێن چاودێری ڕۆژاوای کوردستانی سووریا دیکەن دەبێژن نەها ینی تشتێکی وها نەمایە بناوێ ئۆپسیۆنێ ینی ئە باندوریە نەمایە ئەف پشتەوانیە کۆمەلگەها نێودەوڵەتی نەمایە کێل و ئەف ڕاستە ئۆپسیۆنا جاران نییە یا 2014 و 15 نییە ینی پشتەوانیە جواکان نێودەوڵەتی وەکە پێویست ji bo ئۆپسیۆنێ تونەیە گوتن ینی وەکت بێژێ بێشەکە پشتی مەسلەی شەڕێ ئۆکرانیا پشتی مەسلەی غەزاوانە مەسەلە سووری ینی تەواوی نێوەک بەرێ ینی حتا بریارات دۆ 5 یا گۆبەرێل سەر ڕوونشتن چێن بوون کۆمیتا دەستوری حتان هانە بووە لێ ئەمولۆ زانین ینی مەسلەی هەرەمی تمام هەگە مەسەلا پشتی ئوکرانیا ئەمریکا و رووسیا تمان سووری دە و هەرەمەی مەدە و جێدی تری یانجی مەسەلا غەزا و سووری ینی بێگۆمانە جارێک دیترێ بێ سووریا نابێ بێ هێزن سیاسی ئێ سووریا نابێ بێ ئۆپۆزیسیۆنێژی نابێ لێ ئەمێ بەر بێ دەنگۆ چارەسەری ببێ ینی برا ئۆپۆزیسیۆن بێ یانجی ئەمە تەفگەرا سیاسی کوردی ئامادە بنجێرە لێ ئەم وێژی زانن گۆ ئەو ڕەنگەی گۆبەرێ گۆهدانە ناودەوڵەتی دە نەوەک بەرێ لێ ڕۆژێتێ بێوێ نابێ گۆجارێک دیترێت بێ چارەسەریەک سیاسیش وەضعی سووریارە ببێ و داخوازی ملەتی سووری بکاروەرن زۆر باشە بەڕێز فەیسەل یوسف بەیفدارێ جواتە نیشتمانیا کول سووریا مژن ئەنجومەنە نیشتمانیا کول سووریا ئەنە کەسی گەلێکی سوپاس خێراتە سپاس شۆرە